باسی دووەم لاپەڕە 29 سوترەی نوێژخوێن حکم و ئادابەکانی لە سنەتی سەحیحی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم. نەزانین و کەم ئاگایی لە گەورەترین سەرچاوەی ئاینی ئیسلام دوای قورئانی پیرۆز کە فەرموودەکانی پێغەمبەری خودایە صلى الله عليه وسلم وای لە موسڵمانان کردووە زۆر لە واجبات و پێویستیەکانی ئاین و سنەتەکانی پێغەمبەری خوایان صلى الله عليه وسلم لەبیر چوو بێتەوە و لە کردار و گفتاریاندا ڕەنگ نەداتەوە بۆی لە زۆر لە فەرموودەدا پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم هانی موسڵمانانی داوە کە بانگەشە بکەن بۆ زیندووکردنەوەی ڕێچکە و ڕێباز و سنەتەکانی بەو کارەشیان پاداشتی ئەوانەشیان دەست دەکەوێت کە لەوانەوە ئەو ئەحکامانە وەردەگرن هەروەکو فەرموویەتی هەر کەسێک بانگەشە بکات بۆ چاکەیەک ئەوە وەکو پاداشتی هەموو کەسانی بۆ دەنووسێت کە کردەوە بەو چاکێ بکەن بێ ئەوەی لە هیچ لە پاداشتێوانیش واتە ئەنجام دەرانی کەم ببێتەوە و فەرموویەتی هەر کەسێک سنەتێک یا چاکێک لەناو موسڵمانان زیندوو کاتەوە ئەوە پاداشتی هەموو ئەو چاکەیە وەردەگرێت بوو بۆی دەنووسێت کە کردەوە بە سنەت یان ئەو چاکەیە دەکەن بێ ئەوەی هیچ لە پاداشتی ئەوانیش کەم ببێتەوە. یەکێکیش لەو فەرمایشە ئاینیانەی کە لەناو موسڵمانان زۆر نامە و غەریب بووە لە ڕۆژگاری ئەوڕۆدا دانانی سوتڕێ لە پێش نوێژخوێندا کە لە چەندین فەرمودەی سەحیحی سەلمێنراوی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم پێمان گەیشتووە کە جێی داخە لە واقعی موسڵماناندا بەڕادێکی کەم نەبێت بەرچاو ناکەوێت بەڵکو بگرە هەندێک سەرە نەزانکار هەن بە ئەنقەز ئەو کارە ئەنجام نادەن بۆ چەواشەکردن و دوورخستنەوەی موسڵمانان لە سنەتەکانی پێغەمبەرەکەیان صلى الله عليه وسلم کەچی لەو لاشەوە لاف و گەزافیەوە لێ دەدەن کە ئەوان دەیانەوێت دەوڵەتی ئیسلامی بهێننەکایەوە. بۆیە موسڵمانی بەڕێز بە پێویستی دەزانم ئەم کورتێ سەبارەت بە سوتڕە بخەمە پێشدەستی تۆی بەڕێز بۆی پێی ئاشنا ببیت و لە ژیانی ڕۆژانەشتدا ئەنجامی بدەیت بەڵکو خودای پەروەردگار بە میهرەبانیەتی خۆی من و تۆی بەڕێزیش بکات بە زیندووکەرەوەی سنەتی پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم و ئەو کردەوێشمان لە تەرازووی چاکەکانماندا بنووسێت و لە ڕۆژێکدا پاداشمان بداتەوە کە یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. سوتڕە ئەسوتڕە چییە؟ ئەگەر بڕوانرێتە سەرچاوە زمانەوانیەکان بۆ زانینی واتای وشەی سوتڕە ئەوە دەبینین ئەم وشێ بە هەموو شتێک دەوترێت کە بۆ ستر و ڕێگرتن و پاراستن بەکار بهێنرێت. پاشان ئەم وشەیە تایبەت کراوە بە وشتەی کە نوێژخوێن لە پێشخۆی دادەنێت بەوەی بیپارێزێت لە ڕۆیشتنی خەڵک بە پێشیدا هەروەکو قیومی فەرموویەتی کەواتە پەیوەندیەک هەیە لە نێوان بنەوای زمانەوانی کە پاراستن و داپۆشینە لەگەڵ بەکارهێنانە شەرعیەکەی کار بۆ پاراستن و ڕێگرتنە لە تێپەڕبوونی خەڵک بە نێوان نوێژخوێن و سوتڕەکەیدا. حیکمەت لە دانانی سوتڕە چییە؟ زانایان لە باسی حیکمەت لە دانانی سوتڕەدا فەرموویانە کە دانانی بۆ پاراستنی چاوی نوێژخوێنانە لە سەیرکردنی ئەو شتانەی کە دەکەونە پێشی و دیوی سوتڕەی نوێژخوێنەوە یان بۆ ڕێگرتنە لە ڕۆیشتنی ئەو کەسانەی کە دەیانەوێت بە نێوان نوێژخوێن و سوتڕەکەیدا بڕۆن هەموو ئەوەش بۆ پتەوکردن و دڵکزی و خشوعی نوێژخوێنە لە نوێژەکەیدا. لە سەرچاوەکاندا هاتووە کە زانایان لەو بارەیە فەرمیانە قال العلماء والحكمة في السطرة كف البصر عما وراءها ومنع من يتجاوز بقربه. حكمي سطرتيا زانان لوتوني جداوازيان هي لحكمي سطردا هەندێکیان بەوە دەچن کە سوتڕە سنەت بێت کەچی هەندێکی تریان بەوە دەچن کە دانانی سوتڕە واجب بێت نەک سنەت لەبەر فەرمانی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم بەوکارە و نەهیکردنیشی لەکردنی نوێژ بەبێ سوتڕە. بێگومان لۆتونی هەڵبژاردە لۆتونی ئەو زانایانەیە کە فەرموویانە دانانی سوتڕە پێویست و واجبە لەسەر نوێژخوێن ئەوەش لەبەر ئەم فەرمودانەی خوارەوە. ئەبوو سەعیدی خودری بۆمان دەجێڕێتەوە لە پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم کە فەرموویەتی ئەگەر یەکێک کە لە ئێوە نوێژی کرد
با نوێژکردنەکە ڕوە و سوترەیەک بێت لێشی نزیک بێتەوە. پێشەوا شەوکانی بەڕەحمەت بێت سەبارەت بەم فەرمودەیە فەرموویەتی ئەو وتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرموویەتی فەلیەصل إلى سوترە بەڵگەی لەسەرەوەی کە سوترە واجبە. شێخی پایبەرزی ئیسلام شێخ ئەلبانی بەڕەحمەت بێت سەبارەت بە حوکمی سوترە و بەرپەجدانەوەی ئەو کەسانەی دەڵێن سوترە سنەتە دەفەرموێت. وتنی ئەوەی کە سوترە سنەتە پێچەوانە و ناکۆکە لەگەڵ فەرمانکردن بە سوترە. لە چەندەها فەرمودەدا دانەر یەکێکیانی باس کردووە، لە هەندێک لە فەرمودەکانیشدا نەهی کراوە لە نوێژکردن بەبێ سوترە. پێشەوا ئیبن خوزەیمەش لە سەحیحەکەیدا ناونیشانێکی وای بۆ داناوە. ئەو مسلیمیش لە ئیبن عومەرەوە بە مەرفوعی لە پێغەمبەری خوداوە صلی الله عليه وسلم جێڕاویانەتەوە کە فەرمیەتی نوێژ مەکە ئیلا ڕوە و بربەست و سوترێک نەبێ، وەوەش کە زیاتر جەخت بکات لەسەر پێویستی و واجببوونی. هۆکارێکی شەرعیە بۆ بەتاڵ نەبوونەوەی نوێژ. ئەگەر ئافرەتی باڵغ بوو و گوێ درێژ و سەجی ڕەش بە پێشیدا بڕوات، هەروەکو لە فەرمودەدا جێگیر و سەلمێنراوە و بۆ ڕێگرتن لە تێپەڕبوونی کەسێک بە بەردەستیدا. جگە لەو حوکمانی کە پەیوەستن بە سوترەوە و پێشەوا شەوکانی لۆچوونی وایە کە سوترە واجبە، ئەوەش لە نەیل الأوتار و ئەسیل الجەراردا ڕواڵەتی وتە ئیبن خوزەیمێش هەر ئەوە دەگەێنێت، هەروەکو لە ئەلمحەلادا هاتووە و پرسیار کرد لە شێخی پایەبەرزی ئیسلام شێخ مقبیل بن هادی الوادعی بەڕەحمەت بێت سەبارەت بە حوکمی سوترە کە ئەمە پرسیارەکە لەگەڵ وەرامەکەیدا. پرسیار: حوکمی سوترە و دانانی چێ لە نوێژدا لەگەڵ بەڵگە بۆ ئەو کارە؟ وەرام: سەبارەت بە حوکمی سوترا وتەی هەڵبژاردە و ڕازەوێ کە بۆترێت واجبە، لەبەر ئەوەی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرموویەتی إذا صلى أحدكم فليصل إلى سترة وليد منها، واتەگەر یەکێک لە ئێوە نوێژی کرد با نوێژکردنەکە ڕوە و سوترێک بێت و لێشی نزیک بێت. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی نوێژ مەکە ئیلا بربەستێک نەبێ، ڕێگەش بە کەس مەدا بە بەردەستدا تێپەڕێت. پێشەوا شەوکانی بەڕەحمەت بێ سەبارەت بەو فەرمودانەی کە سەبارەت بە سوترە هاتوون فەرموویەتی سوودێک بزانە کە ڕواڵەتی ئەو فەرمودانەی کە لێرەدا سەبارەت بە سوترە هێناومانەتەوە هیچ جوداوازێک ناکەن لە نێوان دانانی سوترە لە چۆڵەوانی بێت یان لە ئاوەدانی. هەر ئەوەشە جێگیر و سەلمێنراوە لێوە صلی الله عليه وسلم لە دانانی سوترە لە چۆنەوانی بێت یان لە شوێنی تر. و شەیخی ئەلبانی بەڕەحمەت بێت لە بەرپەجدانەوەی لەو کەسانی کە فەرمودەکەی ئیبن عەباس کە تێیدا فەرموویەتی أن النبي صلى الله عليه وسلم صلى في الفضاء وليس بين يديه شيء دەکەنە بەڵگە بەوەی کە دانانی سوترە سنەتە نەگواجب. فەرمودەکەی ئیبن عەباس کە کراوەتە بەڵگە و سەحیح نییە لەلایەن سەنەدەکەیەوە، چونکە ئەلحەجاج بن ئەرطاهەی تێدایە، ئەویش ضعیف و مدەلەس و عنعنەشی کردووە. سوترە بەچی دەبێت؟ دیاریکردنی بەرزیەکەی لە سنەتدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر هەر یەکێک لە ئێوە ئەو دارەی لە بەردەستدا بێ کە لە دواوەوەی زینی وڵاغدا هەیە ئەوە بانوێژەکەی بکات و هیچ باکێکی نەبێ بەو کەسانی کە بەردیوی ئەو دیوی بربەستەکەدا دەڕۆن. پێشەوە نەوەوی سەبارەت بە واژەکردنی وشەی مؤخیرە لەم فەرمودێدا فەرموویەتی مؤخیرە ئەو دارەیە کە لە پشکەی زینی وڵاغدا هەیە. و سەبارەت بەم فەرمودێ فەرموویەتی لەم فەرمودێدا ئەوەمان بۆ ئاشکرا کراوە کە کەمترین بەرزی بۆ سوترا وەکو ئەو دارەیە کە لە پشکی زینی وڵاغدا هەیە کە ئەوەندەی ئێسکی باڵێک دەبێت، ئەویش سێکی باڵێکی تەواوە. سوتڕەش بە هەر شتێک لەو شێوەیە بێت بەجێ دەهێنرێت لە پێشدەستی خۆیدا دای بنێت، کەواتە سوترە بە هەموو شتێک دەبێت کە بستێک یان لە بستێک زیاتر لە زەویەوە بەرز بێتەوە. چی لە سنەت داهاتووە کە کرابێت بە سوترە؟ لەو شتانی کە لە سنەت داهاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان هاوەڵان و پێشین کردبێتیان بە سوترە. یەکەم کۆڵەگەکانی مزگەوت. یەزیدی کوڕی ئەبوو عوبەید دەجێڕێتەوە و دەفەرمێت لەگەڵ سەلەمەی کوڕی ئەلئەکەعدا رضی الله عنهما دەڕۆیشتمە مزگەوتەوە، نوێژی ڕوە و کۆڵەگەکانی مزگەوت دەکرد.
دەڵێت پێم وت ئەی ئەبوو موسلیم دەتبینم هەوڵ دەدەیت ڕۆ و کۆڵەکەکانی مزگەوت نوێژ دەکەیت. ئەویش لەورامدا فەرمووی پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم دەبینی هەوڵی ئەوەی دەدا ڕۆ و ئەم کۆڵەکەکانە نوێژ بکات. و عومەری کوڕی خەتاب خوددا لێ ڕازی بێ دەیفەرموو نوێژ خوێنان ئەولاترن واتە لە پێش هەمووانن بە کۆڵەکەکانی مزگەوت لەو کەسانی کە گفتوگۆیان لە پاڵ دەکەن. و ئەنەسی کوڕی مالک دەیفەرموو هاوڵە گەورەکانی پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم دەبینی هەوڵی ئەوەیان دەدا ڕوە و کۆڵەگەکانی مزگەوت نوێژ بکەن. دووەم خەنجەر ئەگەر بە زەویدا بچەقێنرێت. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لە دەشتێکدا ئەنجام بدایە و هیچ شتێک نەبایە بیکات بە بربەست خەنجەرێکی لە بەردەستدا بە زەویدا دەچەقاند پاشە نوێژی ڕوە ئەو خەنجەرە دەکرد. و خەڵکەکەش بە دوای دابوون هەروەکو ئیبن عومەر بۆمان دەجێڕێتەوە کە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربچوایە بۆ نوێژی جەژن لە ڕۆژی جەژندا فەرمانی دەکرد بۆی کە خەنجەرێکی لە بەردەستدا بۆ بچەقێنرێت بە زەویدا پاشە نوێژی ڕوە ئەو خەنجەرە دەکرد و خەڵکەکەش بە دواییش دابوون. سێم جاری واشە بۆ وڵاخەکەی دەکرد بە سوتڕا. ئیبن عومەر بۆمان دەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەندێک جار يعرض راحلته فيصلي إليها واتاکەشیوێکە پێشەوە نەوەوی فەرموویەتی وڵاخەکەی دادنە لە نێوان خۆی و قیبلەدا و ڕووی لێ دەکرد لە نوێژەکەیدا. لێرەدا ڕەنگە پرسیارێک لە بیری خوێنەردا دروست ببێت ئەویشەوەی ئایا چۆن ئەم فەرمودێ لەگەڵ ئەو فەرمودەدا پێک دێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تایدا نەهی کردووە لە نوێژکردن لە بەچەی وشتردا. ئەعطان الئیبل ئەوەش لەو فەرمودێدا کە تێیدا فەرمیێتی وەلا تەصیلوا فی ئەعطان الئیبل لەوەرامدا دەوترێت هەروەکو شێخ محەممەد ناصرالدین الئەلبانی بەڕەحمەت بێت فەرموویەتی ئەما نوێژ لە پەچەی وشتردا ئەعطان الئیبل ناگرێتەوە چونکە پێچەوانەیەتی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی لێ کردووە. و پێشەوە نەوەوی بەڕەحمەت بێت فەرموویەتی فيه دليل على جواز الصلاة إلى الحيوان وجواز الصلاة بقرب البعير بخلاف الصلاة في عطان الإبل. واتأم فرموديا بلغي لسروي كالرواية رو آجل نوێژ بكريت لەگەڵ ڕەوایی نوێژکردن لە نزیک وشتر بە پێچەوانەی نوێژکردن لە پەچەی وشتردا. و پێشەوە ئیبن حەجەریش بە ڕەحمەت بێت لە پێشەوە قورطوبی دەجێڕێتەوە دەفەرموێت پێشەوە قورطوبی فەرموویەتی ئەم فەرمودێ بەڵگەیە لەسەرەوەی کە ڕەوایە ئاژەڵێک لە جێگەی خۆیدا جێگیر بوو بێت و بکرێت بە سوترا. ئەوەش پێچەوانە نییە کە نەهی دەکات لە نوێژکردن لە پەچەی وشتردا چونکە پەچەکەی شوێنی مانەوەیەتی لەگەڵ شوێنی بوونی ئاوی خواردنەوەکەی. لەو کاتەشدا مەکروهیەتی نوێژکردن لە پەچەکەیدا یان لە بەتوندی گەنیوی بۆ نەکەیەتی یان لە بەرەوەی لە نێوانیاندا دەچوونە سەر ئاو دەستیان بە ئاو دەگەیان بۆ ئەوەی بەو ئاژەڵانە خۆیان بپارێزن لە چاوی خەڵک. چوارەم هەندێک جاریش داری زین و پشکەی وشترەکەی دەکرد بە سوتڕە. و هەندێک جاریش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واتە زین و پشکەی وڵاخەکەی دەکرد بە سوتڕە و ڕێکی دەخست ڕووی لەو دارە دەکرد کە لە زین و پشکی وڵاخەکەیدا هەبوو. خودی ئیبن عومەریش ئەم کاری ئەنجام دەدا و دەیفەرموو ئەگەر هەر یەک لە ئێوە وەکو ئەو دارەی لە بەردەستدا بێت کە لە دواوەی زینی وڵاخەکەیدا هەیە ئەوە با نوێژەکەی بکات و هیچ باکێکی نەبێ بەو کەسانەی کە بە دیوی بربەستەکەدا دەڕۆن. پێنجەم هەندێک جاریش ڕوە و دارێک نوێژی دەکرد. لە عەلی ئەبی تاڵیب خوددا لێ ڕازی بێت دەجێڕنەوە کە فەرموویەتی لە شەوی بەدردا کەسێکمانت نەدەبینی بە خەوتووی نەبێت جگەل لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەبێت ڕوە و دارێک نوێژی دەکرد و دەپاڕایەوە تاک و ڕۆژی دەکردەوە. شەشەم جاری واشە بوو ڕوە و جێگە خەوتنەکەی نوێژی دەکرد و جاری واشە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوە و جێگەی خەوتنەکەی نوێژی دەکرد و عائیشەش بەسەریەوە لە ژێر لێفەکەیدا ڕاکشا بوو. هەروەکو خودی دایکە عائیشە ڕەزای خوای لێبێت بۆمانی دەجێڕێتەوە دەفەرمێت كان النبي صلى الله عليه وسلم واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی دەکرد
منیش لە نێوان ئەو قیبلەدا بووم لەسەر جێگەی خەوتنەکەی. جاگەر بیویستایە نوێژی وتر ئەنجام بدات، منیشی بەخەبەر دەهێنا، منیش نوێژی ویترم دەکرد. حوتەم جاری واشە بوو دارێکی بە زەویدا دەچەقان. ئەبوو جەحیفە فەرموویەتی ڕۆژێکیان لە گەرمەی نیوەڕۆدا بوو پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم هاتە لامان لە سەیلاوی مەککەدا. ئاوی دەستنوێژیان بۆ هێنا و ئەویش دەستنوێژی شوشت و نوێژی نیوەڕۆی بە دوور کات و نوێژی عەسریش بە دوور کات پێکردین. لە پێش دەستیدا دارێک چەقێنرا بوو بە زەویدا بۆ ئەوەی ببێت بە سوتڕا. و ئەنەسی کوڕی مالیک دەفەرموێت پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم ئەگەر دەربووچیا بۆ سەر ئاو ئەوا من و لاوێکی تر شوێنی دەکەوتین. لەگەڵ خۆماندا دارێکمان پێبوو لەگەڵ دۆڵکە ئاوێک، جا ئەگەر سەراوەکەی تەواو بکردایە دۆڵکە ئاوەکەمان پێی دەدا. دووری نیوان نوێژخوێن و سوتڕەکەی. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە نوێژەکەیدا کانە صلی الله عەلەیه وسلم پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم نزیک لە بربەستەکەی ڕادەوەسا. دووری نێوان ئەو دیوارەی کە کردووی بە بربەست 3 باڵ دەبوو. هەروەها دەیفەرموو ئەگەر یەکێک لە ئێوە ڕوە و بربەستێک نوێژی کرد با لێی نزیک بێتەوە، نەوەک شەیطان نوێژەکەی پێ ببڕێت. کەواتە نوێژ خوێن دەبێت نزیک لە سوتڕەکەی بوەستێت بە بڕی 3 باڵ بەوەی کەس بە پێشیدا تێپەڕ نەبێت. دووری نێوان سوتڕە و نوێژی سوژدەی نوێژ خوێن. پاشەوەی کە دووری نێوان نوێژ خوێن و سوتڕەکەی لە بەرگەی پێشودا باسکرا، با بزانین دووری نێوان شوێنی سوژدەی نوێژ خوێن و سوتڕەکەی چەندە. سالی کوڕی سعد الساعیدی رضی الله عنهما بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێت لە نێوان شوێنی سوژدەی و ئەو دیوارەی کە کردووی بە بربەست و سوتڕەکەی ڕێڕەوی شەکێک بوو. تاوانی تێپەڕبوون بە نێوان سوتڕە و نوێژ خوێندا. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرموویەتی ئەوە ئەگەر چل ڕۆژ یان ساڵ بوەستایە زۆر باشتر بوو بۆی لەوەی کە بە بەردەستی دابڕوات. ئەبوو نەدۆر دوای جێڕانەوەی ئەم فەرمودێ فەرمووی نازانم وتی 40 ڕۆژ یان 40 مانگ یان 40 ساڵ. پێشەوە نەوەوی لە باسی سوتڕەدا فەرموویەتی ڕۆیشتن حرامە بە نێوان نوێژخوێن و سوتڕەکەیدا. پرسیار کرا لە دەستەی هەمیشەیی بۆ توێژینەوە زانستیەکان و فتوە سەبارەت بەوەی کە ئایا ڕۆیشتن بە پێش دەستی نوێژ خوێندا لە مزگەوت دروستە یان نە. ئەوانیش بەم پێی خوارەوە لە وەرامدا فەرمیان وەرام ڕۆیشتن بە پێش دەستی نوێژ خوێندا دروست نییە، جداوازیش نییە لەوەی کە سوتڕەی دانابێت یان داینە نابێت، لەبەر گشتیەتی ئەو فەرمودەی کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم تیایدا فەرموویەتی سەرکەوتن و سەرفرازیش هەر بەدەستی پەروەردگارە. و پرسیار کرا لە شێخ ئەلفەوزان خوا پەروەردگار بیپارێزێت سەبارەت بە سزای ئەو کەسەی کە پێش نوێژی نوێژ خوێندا تێپەڕ دەبێت، ئەوەش بەم شێوەی خوارەوە. پرسیار سزای ئەو کەسە چییە کە بە پێش نوێژ خوێندا تێپەڕ دەبێت ئەگەر بە ئەنقەس بێت یان نا؟ وەرام تێپەڕبوون بە پێش نوێژ خوێندا حرامە و بە توندی قەدەغە کراوە. پێغەمبەریش صلی الله عەلەیه وسلم فەرموویەتی یان بەو شێوەی کە فەرموویەتی خودای پەروەردگاریش زاناترە کە ئینسان دەبێت ڕابوەستێت 40 ساڵ یان 40 مانگ یان 40 ڕۆژ تا نوێژەکەی تەواو دەکات. ئەگەر یەکێک ویستی بە نێوان نوێژخوێن و سوتڕەکەیدا تێپەڕ ببێت، نوێژخوێن چی دەکات؟ پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم دەیفەرموو نوێژ مەکە ئیلا ڕووە و بربەستێک نەبێ، ڕێگەش بە کەزمەدا بە بەردەستدا تێپەڕێت. ئەگەر هەر سوور بوو لەسەر ڕۆیشتن ئەوە لەگەڵیدا بجەنگێ چونکە شەیطانی لەگەڵدایە. هەروەها دەیفەرموو ئەگەر یەکێک لێوە ڕووە و بربەستێک نوێژی کرد با لێی نزیک بێتەوە نەکو شەیطان نوێژەکەی پێ ببڕێت. و دەیفەرموو لا ڕیوایەتێکی تردا و کە فەرموویەتی ئەگەر هەر یەک لە ئێوە نوێژی ڕووە و بربەستێک دەکرد ڕێگیر بوو لە هاتوچۆی خەڵکی بە بەردەستیدا، و کەسێک ویستی بە بەردەستیدا تێپەڕ ببێ با دەست بنات بە سنجیەوە و تا دەتوانێت دووری کاتەوە. لە ڕیوایەتێکی تر دەهاتووە باڕێی لێ بگرێت 2 جار، ئەگەر هەر سوور بوو لەسەر ڕۆیشتن با لەگەڵیدا بجەنگێ چونکەوە شەیطانە. پێشەوە حافظ ابن حەجەر عەسقەلانی فەرموویەتی ئەوتی کە پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرموویەتی
فإنها هو الشيطان واتا فعله فعل الشيطان چونکە ئەوە فعلێکی شەیطانیە. ئەبوو ساڵح السەمان دەفەرمێت لە کاتێکدا من لەگەڵ ئەبوو سەعید دابووم و خەریکی نوێژکردن بووم لە ڕۆژی هەینی ڕۆک شتێک کە دەیپاراز لە ڕۆیشتنی خەڵک بە پێشیدا. لەو کاتەدا لاوێک لە خێڵی ئەبوو موعیط ویستی بە پێش نوێژەکەیدا بڕوات، بەڵام ئەبوو سەعید خوالی ڕازی بێت پاڵی نا بە سینگیەوە. لاوەکە شوێنی تری نەبوو جگەل لەو ڕێگەیە نەبێت، بۆ جارێکی تر گەڕایەوە، ئەویش جارێکی تر و تونتر پاڵی نا بە سنگیەوە. لە جاری یەکەم تونتر بوو، ئەویش بێتاقەت بوو لە ئەبوو سەعید، پاشان ڕۆیشتە ناو قەرەباڵغی خەڵکەکە و ڕۆشتە دەرەوە، چووە لای مڕوانی گلەی ئەو ڕووداوەی کرد لە لای. لەو کاتەدا ئەبوو سەعیدیش ڕۆشتە ژوورەوە بۆ لای مەڕوان پێیوت ئەوە چیت بوو لەگەڵ برازاکەتە، هاتبوو گلەی لێ دەکردیت. ئەبوو سەعیدیش خوا لێ ڕازی بێ فەرمووی بیستومە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر هەر یەک لە ئێوە نوێژی ڕۆ و بربەستێک دەکرد ڕێگر بوو لە هاتوچۆی خەڵکی بە بەردەستیدا و کەسێک ویستی بە بەردەستیدا تێپەڕ ببێ با دەست بنات بە سنجیەوە تا دەتوانێت دووری کاتەوە. ئەگەر هەر سوور بوو لەسەر ڕۆیشتن با لەگەڵیدا بجەنگێ چونکەوە شەیطانە. کەواتە لە کۆی هەموو ئەو فەرمودانەی سەرەوە کە باس کرا ئەواش کرا دەبێت پێویستە لەسەر نوێژ خوێن کە ڕوە و سوتڕێک نوێژی کرد پێویستە ڕێنەدات بە هیچ کەسێک بە پێشیدا تێپەڕ ببێت. ڕێگرتن و لە ڕۆیشتنی منداڵ بە نێوان سوتڕە و نوێژ خوێندا. کەسێک پرسیار دەکات لە دەستەی هەمیشەی بۆ توێژینەوە زانستیەکان و فەتوا سەبارەت بە تێپەڕبوونی منداڵ بە پێش نوێژەکەیدا کامە دەقی پرسیارەکەیەتی. پرسیار: چەند کچە زایەکم هەیە هەمویان منداڵی بچووکن و تەمەنیان لە 5 ساڵ تێناپەڕێت، لە کاتی نوێژدا بە پێش نوێژەکەمدا تێپەڕ دەبن، نوێژەکەم پێدەبڕن، زۆر جارەوە ئەنجام دەدەن، نەشم توانیوە بیان گەڕێنمەوە. لە کاتێکدا لە نوێژدا بووم ئایا هیچ تاوانێکم لەسەرە؟ وەرام هەوڵی ئەوە بدە ڕێگەیان لێ بگریت لەوەی کە بە نێوان خۆت و سوتڕەکەتدا تێپەڕ ببن، بەڵام ئەگەر نەتوانیت ڕێیان لێ بگریت تێپەڕ بوون ئەوە هیچت لەسەر نییە، چونکە جگە لە ئافرەتی باڵغ بوو و گوێ درێژ و سەگ هیچ شتێک نوێژ نابڕێت ئەگەر بە نێوان نوێژ خوێن و سوتڕەکەیدا یان نزیک لە نوێژ خوێنەکەدا بڕۆن، لە کاتێکدا سوتڕەی دانە نابێت و لەمە دوا 3 باڵ یان کەمتر بڕوات. ئەوەش لەبەرەو فەرمودەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: سەرکەوتنیش تەنها بەدەستی پەروەردگارە و سەڵات و سەلامیش لەسەر پێغەمبەری خوا و ئەهل و بەیت و یار و یاوەرانی بێت. تەنانەت ڕێگە نادرێت بە مەڕ و بزنیش بە نێوان سوتڕە و نوێژ خوێندا تێپەڕ ببێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وابوو کە ڕێی بە هیچ شتێک نەدەدا بە بەینی ئەو بربەستەکەیدا تێپەڕ ببێ. جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی دەکرد، شەکێک ویستی بە بەردەستیدا تێپەڕ ببێ، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست پێشخەر بوو بە شێوەیەک سکی بە دیوارەکەوە لکاند و وای لێ کرد بە پشتیدا تێپەڕ ببێ. و جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژێک لە نوێژە فەرزەکانی دابوو، دەستی بردە پێشە و کێشایەوە، پاشان کە لێ بۆ وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ لە نوێژ گۆڕا؟ فەرمووی نەخێر، ئەوە نەبێ شەیطان ویستی بە بەردەستمدا بڕوات، منیش چنگم لە ناقیڕەینا تاوەکو ساردی زمانیم لەسەر دەستم هەست پێ کرد. سوێن بێ بەخواگەر پاڕانەوەی پێغەمبەر سولەیمانی برام نەبوایە کە پێش من لە خوا پاڕایەوە دەبەسترایەوە بە کۆڵەگەیەک لە کۆڵەگەکانی مزگەوت تاوەکو منداڵەکانی مەدینە بە دەوریدا بسوڕایەنەوە. بۆیە هەر کەس لە ئێوە توانی نەهێڵێت کەس بە بەینی ئەو قیبلەکەیدا بڕوات با ئەو کارە ئەنجام بدات. چ کاتێک نوێژ خوێن ڕێگر نابێت لە ڕۆیشتنی کەسێک بە پێشیدا. نوێژ خوێن ڕێگر نابێت لە ڕۆیشتنی کەسێک بە پێشیدا ئەگەر تێپەڕبوونەکە بەو دیوی سوتڕەکەیدا بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: ئەگەر هەر یەک لە ئێوە وەکو ئەو دارەی لە بەردەستدا بێ کە لە دواوەی زینی وڵاخەکەیدا هەیە، ئەوە با نوێژەکەی بکات و هیچ باکێشی نەبێ بەو کەسانێک کە بەو دیوی بربەستەکەدا دەڕۆن. و عونی کوڕی ئەبوو جوحەیفە دەجێڕێتەوە کە لە باوچێ و بیستویەتی دەفەرمێت
ڕۆژێکیان لە گەرمەی نیوەڕۆدا بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە لامان ئاوی دەستنوێژیان بۆ هێنا ئەویش دەستنوێژی شوشت و نوێژی نیوەڕۆ و عەسری پێکردین لە پێشدەستیدا دارێک چەقێنرا بوو بە زەویدا ئافرەت و گوێدرێژیش بەو دیوی سوتڕەکەیدا دەڕۆیشتن لە کۆی ئەم فەرمودانەوە بۆمان ئاشکرا دەبێت کە ئەگەر کەسێک ویستی بە نێوان نوێژخوێن و سوتڕەکەیدا بڕوات ئەوە پێویستە ڕێی لێ بگیرێت تا دەتوانێت بەڵام ئەگەر بەو دیوی سوتڕەکەیدا ڕۆژت هیچی بەرامبەر ئەنجام نادات هیچیشی لەسەر نییە با لەو شتانەش بن کە ئەگەر بە نێوان نوێژخوێن و سوتڕەکەیدا بڕۆن نوێژەکەی بەتاڵ ببێتەوە فەرمودەی کێشانی هێل بۆ ئەوەی ببێت بە سوتڕا ضەعیفە ئایا دەکرێت نوێژخوێن لە جیاتی سوتڕا هێڵێک لە بەردەستی بچێشێت بۆ ئەوەی ببێت بە سوتڕا ڕێگر بێت لە هاتوچۆی خەڵک بە پێشیدا لەوەرامدا دەگوترێت کە ئەو فەرمودەیە کە ئەبوو هورەیرە رەضی الله عنه دەیجێڕێتەوە سەبارەت بە کێشانی هێڵ لە جیاتی سوتڕا ضەعیفە و دەقەکەشی بەم شێوەی خوارەوەیە ئەگەر یەکێک لە ئێوە نوێژی ئەنجامدا با لە پێش خۆی شتێک دابنێت بە سوتڕا با پارچەدارێک بێت بە زەویدا بیچەقێنێت ئەگەر پارچەداری پێنەبوو با هێڵێک بچێشێت ئەوەش کە بەو دیوی سوتڕەکەدا بڕوات هیچ زیانەیەک بەو ناگەێنێت فەرمودە ناسان لە سەرچاوی فەرمودەکانیدا ئەم فەرمودەیە بەم شێوەیە دەجێڕنەوە لەو زانانەی پێشین المتەقەدیمین کە ئەم فەرمودەیان بە ضەعیف زانیوە سوفیانی کوڕی عوەینە والشافعي و بەغەوی و دارالقوتنی و مالیک بەڕەحمەت بن و لە زانە دواییەکانی جواتە متەئەخیرین کە ئەم فەرمودەیان بە ضەعیف داناوە ابن صلاح النەوەوی العراقی و الحافظ بەڕەحمەت بن ئەوەش لە بەردوو هۆکار یەکەم الاضطراب دووەم الجەهالە و زانانی فەرمودەناسیش لەم سەردەما وەک العلامە الشێخ محەممەد ناصر الدین الألبانی و علامەة الشێخ مقبل بن هادی الوادعی بەڕەحمەت بن بە ضەعیفیان زانیوە بۆ نمونە شێخ ئەلبانی بەڕەحمەت بێت لە سونەنی ئیبن ماجە بە ژمارە 303 بەرجیەک بە ژمارەی 933 بە ضەعیفی زانیوە شيخ مقبليش برحمة بيدلا تحفة المجيب على أسئلة الحاضر والغريب أسئلة إخوة من أمريكا برسياري صدو بيستويك برسياري أو فرمودي لذكريت أويش لورام دا فرميد وأما حديث الخط فهو ضعيف وتسبب بفرمودي هيلكا فرموديشي لاوازة وشيخ الباني برحمة بيدلا تمام المنة في تعليق على الفقه سنة وهنديك بفراواني باسي للضعيفي أم فرمودي كردوا کەواتە نابێت هێڵ بکرێت بە سوتڕا ئەوەش لە بەرەوەی ئەو فەرمودەی باسی کێشانی هێڵ دەکات فەرمودێشی لاوازە و ضەعیفیش نابێت بە بەڵگە بۆ هیچ گفتار و کردارێک چی ڕەوانیە بکرێت بە سوتڕا ڕەوانیە گۆڕ بکرێت بە سوتڕا لە کاتی نوێژکردندا چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم نهی کردووە لە نوێژکردن ڕۆ و گۆڕ و دەیفەرموو لا تصلوا إلى القبور ولا تجلسوا عليها واتەڕوە و گۆڕ نوێژ مەکەن و لەسەریشیان دامەنیشن چی نوێژ دەبڕێت و دەبێتە هۆی بەتاڵبوونەوەی ئەگەر بە نێوان بربەست و نوێژ خوێندا بڕوات پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم سەبارەت بەو شتانەی کە دەبنە هۆی بەتاڵکردنەوەی نوێژ خوێن و ئەگەر بە نێوان نوێژ خوێن و سوترەکەیدا بڕوان دەیفەرموو ئەوەی کە نوێژ بە نوێژ خوێن دەبڕێت و بەتاڵی دەکاتەوە ئەگەر وەکو پاشکۆی زینی وڵاغ لە بەردەستیدا نەبێت ئافرەتی باڵغ بوو گوێدرێژ سەگی ڕەش ئەبوو ذەر خوددا لێ ڕازی بێ فەرمووی ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم چ جوداوازیەشیان هەیە ڕەش بێ یان سوور ئەویش فەرمووی چونکە سەگی ڕەش شەیطانە زانەی فەرمودەناس شێخ علامە بن ناصر الدین الألبانی بەڕەحمەت بێت فەرموویەتی مەبەست لێرەدا بە وشەی قەتە پوچەڵکردنەوەیە بڕوانە سیفە صلاة النبی صلی الله عليه وسلم پرسیارکرا لە شێخ محەممەدی کوڕی ئیبراهیمی ئال شێخ کە ئایا ڕۆیشتن بە پێش نوێژ خوێندا نوێژ بەتاڵ دەکاتەوە ئەویش لە وەرامدا فەرمووی نوێژ پوچەڵ و بەتاڵ دەبێتەوە بە تێپەڕبوونی ئافرەت و گوێدرێژ و سەگی ڕەش ئەگەر نوێژ خوێن پێش نوێژ بێت یان تەنها لە نوێژی فەرز بێت یان لە نوێژی سوننەتدا بێت و یەکێک لەو شتانە بە نێوان خۆی و سوتڕەکەیدا بڕوات ئەگەر سوتڕەی هەبێت یان بە بەردەستیدا و نزیک لێوە بڕوات لە مەودای 3 باڵ لە پێکانیەوە ئەگەر سوتڕەی نەبێت ڕووکەشی فەرمودەکەوە دەگەێنێت کە مەبەست لە وشەی قەتە ئەوەی کە نوێژەکە پوچەڵ و بەتاڵ دەکاتەوە جگەل لەم سێشتەش نوێژ بەتاڵ ناکاتەوە ئەگەر تێپەڕ ببێت
بەڵام نابێت بەنێوان نوێژخوێن و سوتڕەکەیدا تێپەڕ ببێت ئەگەر سوتڕەی هەبێت. ئافرەت ئەگەر خەوت بێت لە پێشنوێژی مێردەکەی دەتوانێت بیکات بە سوتڕە؟ ڕەنگە هەندێک لە خوێنەران بڵێن لە هەندێک لە فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم هاتووە کە ئافرەتی باڵغ بووە گەر بە پێش نوێژخوێنیدا بڕوات نوێژەکە بەتاڵ دەکاتەوە. لەولاشەوە دایکی عایشە دەفەرمێت لە بەردەستیدا خەوتووە و پێغەمبەری خوداش صلى الله عليه وسلم ڕووی لێ دەکرد. چۆن بتوانین لەم دوو فەرمودەیە تێبگەین؟ لە وەرامی پرسیارە دەوترێت ڕاستە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم سەبارەت بەو شتانی کە دەبنە هۆی بەتاڵکردنەوەی نوێژی نوێژخوێن ئەگەر بە نێوان نوێژخوێن و سوتڕەکەی دابڕۆن دەیفەرموو ئەوەی کە نوێژ بە نوێژخوێن دەبڕێت بەتاڵی دەکاتەوە ئەگەر وەکو پاشکۆی زینی وڵاغ لە بەردەستیدا نەبێت ئافرەتی باڵغ بوو. وەجاری واشە بوو هەروەکو لە بوخاری و مسلیم داهاتوە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم ڕۆ جێگەی خەوتنەکەی عایشە نوێژی دەکرد و عایشەش بەسەریوە لە ژێر لێفەکەیدا ڕاکشا بوو. بەڵام ئەگەر بە وردی بڕوانرێتە هەردوو فەرمودەکەت دەبینێت کە دوو باری جوداوازیان هەیە. یەکەمیان باز دەو دەکات کە ئەگەر ئافرەتی باڵغ بوو بە بەردەستی نوێژخوێنێکدا بڕوات نوێژەکەی بەتاڵ دەکاتەوە. کەچی دیۆمیان باز دەو دەکات کە خودی ئافرەتەکە لە باری خەوتنیدا بکرێت بە سوتڕە. ئاشکراشەمەوەکو ئەوە نییە کە بەردەستیدا تێپەڕ ببێت، بەڵام هەریەکەیان حکمێکی تایبەتی خۆی هەیە. یەکەمیان کە تێپەڕبوونە و نوێژ بەتاڵ دەکاتەوە، کەچی دووەمیان کە خەوتنە لە بەردەستی نوێژخوێندا هیچ لە حکمی نوێژەکە ناگۆڕێت، چجای نوێژەکەی پێ ببڕێت و بە تاڵی بکاتەوە. هەروەکو چۆن حرام و قەدەغە کراوە پیاوان بە بەردەستی نوێژخوێندا تێپەڕ ببن، کەچی دانیشتن لە پێش نوێژخوێن بۆی بکرێت بەن سوتڕە شتێکی ڕەوایە. بەمە شوەرامیە و پرسیارە ئاشکرا دەبێت. شەیخی پایەبەرزی ئیسلام ئیبن القەییم بەڕەحمەت بێت لەم بارەیەوە فەرموویەتی ئەوەی کە لە پێغەمبەری خوداوە جێگیر بووە صلى الله عليه وسلم و سەلمێنراوە کە نوێژ بە نوێژخوێن دەبڕێت و بەتاڵی دەکاتەوە، ئافرەت و گوێدرێژ و سەجی ڕەش. ئەوەش لە ئەبی ذەڕ و ئەبی هوڕەیرە و ئیبن عەباس و عەبدوڵای بن مغفەلەوە خودای پەروەردگار لیان ڕازی بێت جێگیر و سەلمێنراوە. ئەو فەرمودانش کە پێچەوانەی ئەمانن دوو کۆمەڵن، کۆمەڵێکیان سەحیحە بەڵام ڕاشکا و سەریح نییە، کۆمەڵەکەی تریان ڕاشکاوە بەڵام سەحیح نییە. بۆیە نابێت وازیان لێ بهێنین لەبەر بەرهەڵستی کارێک کە بەم شێوە بن. و ئەو فەرمودێش کە تێیدا هاتووە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نوێژی دەکرد، عایشەش لە قیبلەکەیدا خەوت بوو. بێگومانە و کردارە وەکو تێپەڕبوو نییە، چونکە پیاوان بۆیان ڕەوانیە و حرامە لە سەریان کە بە پێش نوێژخوێندا بڕۆن، کەچی ناپەسند نییە بۆی لە بەردەستی نوێژخوێندا بمێنێتەوە. هەروەها ئافرەتیش بە هەمان شێوەیە، ئافرەتیش تێپەڕبوونی نوێژ بەتاڵ دەکاتەوە بە پێچەوانەی مانەوەی هیچ کاریگەریەکی نییە لە نوێژەکە. خودای پەروەردگاریش زاناترە. سوتڕەی پێشنوێژ سوتڕەیە بۆ شوێن کەوتوانی. عەبدوڵای کوڕی عەباس خوددا لێ ڕازی بێت بۆمان دەجێڕێتەوە دەفەرموێ ڕۆژێکیان بە سواری گوێدرێژێکی مێ هاتم. لەو ڕۆژەدا تەمەنم نزیکی باڵغ بوون بوو. لەو کاتەدا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نوێژی بە خەڵک دەکرد. لە کاتی حەجی ماڵ ئاوایی بوو لە مینادا. منیش بە پێش دەستی هەندێک لە ڕیزەکانی نوێژدا ڕۆیشتم. پاشاندا بەزیم و گوێدرێژەکەم بەرەڵا کرد بۆی تەپە تاوەڵ خۆی بگەوزێنێتەوە بکات دوای ئەوەی ڕۆشتمە ڕیزێک لە ڕیزەکانی نوێژەوە و دوای تەواوبوونی نوێژ کەس هیچ سەرزەنشتێکی نەکردم. پێشەوە بوخاری کاتێک کە ئەم فەرمودەی لە سەحیحەکەیدا دەهێنێتەوە دەڵێت باب سترة الإمام سترة من خلفه، واتە بابەتەوەی کە سوتڕەی پێش نوێژ سوتڕێ بۆ کەسانی کە بە دوایدا نوێژ دەکەن. ئەمەش ئەوە دەگەێنێت کە ئەم پێشەوە بەڕێزا لۆچوونی ئەوە بووە کە سوتڕەی پێش نوێژ سوتڕێ بۆ نوێژ خوێنان بە دوای خۆیدا. و پێشەوە نەوەوی بەڕەحمەت بێت سەبارەت بە فەرمودەکەی سەرەوە فەرموویەتی وفي هذا الحديث لەم فەرمودەدا ئەومان بۆ ئاشکرا دەبێت کە ئەوەش کە سوتڕەی پێش نوێژ سوتڕێ بۆ کەسانەی کە بە دوایدا نوێژ دەکەن. و لە پرسیاری دووەمی دەستەی هەمیشەیی بۆ توێژینەوەی زانستەکان و فتوە بە ژمارەی 4360 هاتووە کە ئەوانیش لە وەرامدا فەرموویانە تێپەڕبوون بە نێوان ڕیزەکانی نوێژدا نابێت هۆی بڕینی نوێژ، بەڵام پێویستە لە کاتی زەڕوڕەت نەبێت وازی لێ بهێنرێت لەبەرەوەی ئەو فەرمودەی کە ئیبن عەباس دەیگێڕێتەوە تیایدا دەفەرموێت
لەبەرەوەی کە ئەو کارە سەرقاڵی نوێژخوێنان دەکات. وبالله التوفيق وصلى الله على نبينا محمد وآله وصحبه أجمعين. ئەگەر پێشنوێژ سەلامی دایەوە لە نوێژەکەی، ئایا ئەو کەسا چی دەکات کە نەگەیشتۆتە بڕێک لە نوێژەکەی و سوتڕەشی نەماوە؟ ئاشکرا دوای سەلامدانەوەی پێشنوێژ ئەو کەسەی کە نەگەشتۆتە بڕێک لە نوێژەکەی لەگەڵ پێشنوێژدا ئەوە لە حوکمی مەئمومی دەبڕێت، واتە وەکو کەسێک هەژماری بۆ دەکرێت کە نوێژ بەتەنها بکات. ئالەم کاتەدا هەوڵی ئەوە دەدات سوترێک بۆ خۆی دیاری بکات، بە ڕۆشنە پێش بێت یان پاش، ویان بە ڕۆشنە ئەم لاو ئەولا بێت. پێشەوە مالیک فەرموویەتی هیچی تێدانیە و کەسەی کە هەندێک لە نوێژەکەی ماوەتەوە دوای سەلامدانەوەی پێشنوێژ خۆی نزیک کاتەوە لەو شتەی کە نزیکێتی، وەک کۆڵەگەکانی مزگەوت یان لە لای ڕاست و چەپێتی، یان هەندێک بڕواتە دواوە بیان کاتە بە سوترە ئەگەر نزیک بوو لێوە، بەڵام ئەگەر دوور بوو ئەوە لە شوێنی خۆی دەمێنێتەوە، بەپێی توانای ڕێگیر دەبێت لەو کەسانەی کە دەیانێت بە پێشیدا تێپەڕ ببن. و پێشەوە ئیبن ڕەشدیش دەفەرموویەتی ئەگەر ئەو کەسەی کە نەگەشتۆتە بڕێک لە نوێژەکەی لەگەڵ پێش نوێژدا هەستایەوە بۆ تەواوکردنیەوەی کەماوەتەوە، پێی نەگەیشتووە لە نوێژەکەی، ئەگەر کۆڵەگەیەک لە نزیکەوە بوو ئەوە دەڕواتە لای کۆڵەگەکەوە و دەیکات بە سوترە لەو بەشەی کەماوە لە نوێژەکەی. بەڵام ئەگەر کۆڵەگەکە لە نزیکی نەبوو ئەوە هەروەکو خۆی لەو جێگەی نوێژەکەی دەکات تا دەتوانێت ڕێگر دەبێت لەو کەسانی کە دەیانەوێت بە پێشیدا تێپەڕ ببن، و کەسێکیش کە بە پێشیدا تێپەڕ بێت تاوانبار دەبێت. باسی سێیەم لاپەڕە 73 ئامینی نوێژ، واتە و چاکە و حکم و شێوازی وتنی لە ڕوانگەی سنەتی سەحیحی پێغەمبەری خوداوە صلى الله عليه وسلم. واتای ئامین لە زمانەوانیدا الصاحب بن عباد سەبارەت بە وشەی ئامین فەرموویەتی واتە تەئمین لەوە وەرگیراوە کە بڵیت ئامین واتاکەشی پەروەردگارە ئەوە ئەنجام بدە، و وتراوە پەروەردگارە بەو شێوەیە ئەنجامی بدە، و وتراوە پەروەردگارە بەڵێ. و شێخ محەممەد بن ناصر العوثەیمینیش بە ڕەحمەت بێت لە لێکدانەوەی واتاکردنی ئەم وشێدا کە فەرموویەتی ئامین واتاکەی پەروەردگارە وەرام بدەرەوە. و شێخ مقبیل بن هادی الوادعیش بە ڕەحمەت بێت فەرموویەتی پەروەردگارە وەراممان بدەرەوە. دکتۆر سعدی ئەبوو حەبیب هەمان واتای دووبارە دەکاتەوە، دەیداتە پاڵ زۆرینەی زانانی زمانەوانی و شەرع زانان، ئەوەش لەو وتەیەدا کە فەرموویەتی ئامین واتە پەروەردگارە وەرام بدەرەوە. ئەمەش وتەی زۆرینەی زانان لە زمانەوانی و شەرع زانان. چاکەی وتنی ئامین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو جوولەکە لە هیچ شتێکدا حەسادەتی پێ نەبردوون وەکو حەسادەتتان پێدەبن لە سەلامکردن و ئامینکردندا لە دوای پێش نوێژدا. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی تردا فەرموویەتی بڵێن ئامین، خودای پەروەردگار وەرامتان دەداتەوە. و سەبارەت بە پێشنوێژەوە دەیفەرموو ئەگەر پێشنوێژوتی غەیری المەغضوب عەلەیهیم وەلا الضالین بڵێن ئامین، چونکە فریشتەکانی خودای پەروەردگاریش دەڵێن ئامین و پێشنوێژیش دەڵێت ئامین. لە گۆ و لەفزێکی تردا هاتووە ئەگەر پێشنوێژ ئامینی کرد لە پاش ئەو ئێوەش ئامین بکەن، چونکە ئەو کەسەی ئامین نەکەی لەگەڵ ئامینی فریشتەکانی خودادا جوود بوو. لە گۆیەکی تردا هاتووە ئەگەر یەکێ لە ئێوە لە نوێژدا وتی ئامین، فریشتەکانی خودای پەروەردگاری ژوتیان ئامین، هەردووشیان لەگەڵ یەکدا جوود بوون، ئەوە خودای پەروەردگار لە هەموو گوناهەکانی خۆش دەبێت. کەواتە وتنی ئامین وەکو ئەوەی کە لە سنەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم هاتووە جێگەی حەسادەتی گاورەکانە، چونکە شتێکی بەنرخ و بەڕێزە، ئەوەش بەوەی کە دەبێتە هۆی وەرگرتن و وەرامدانەوەی خودای پەروەردگار و هۆکاری لێخۆشبوونیەتی لە هەموو ئەو تاوانانەی کە لە پێشدا کردومانە، ئەگەر وتەمان لەگەڵ وتەی فریشتەکان یەک بگرێتەوە. حکمی وتنی. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم سەبارەت بە وتنی لەلایەن پێشنوێژەوە فەرموویەتی ئیذا قال الإمام غير المغضوب عليهم ولا الضالين فقولوا آمين، وفي لفظ إذا آمن الإمام فآمنوا،
واتەگەر پێشنوێژ وتی غەیری المەغضوب عەلەیهیم وەلەضالین بڵێن ئامین. و لە گۆیەکی تردا هاتووە ئەگەر پێشنوێژ ئامینی کرد لە پاش ئەو ئێوەش ئامین بکەن. لەمەوە بۆمان دەردەکەوێت وتنی ئەم وشەیە لەلایەن پێشنوێژەوە یان کەسێک کە بەتەنها نوێژ دەکات جوداوازە لەگەڵ حکمی کەسێک لە دوای پێشنوێژدا نوێژ دەکات. ئەوەش بەم پێی خوارەوە. یەکەم، حکمی بۆ پێشنوێژ یان نوێژ خوێنانی تاک. لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم بە شێوازی هەواڵ و ئیخبار باسی ئامینی پێشنوێژی کردووە و هیچ فەرمانێکی بە پێشنوێژ نەکردووە بەو کردارە کە بەڵگە بێت لەسەر واجبێتی ئەو وتنە لە پێشنوێژ، هەروەکو فەرموویەتی ئیذا ئامەن الئیمام، واتە گەر پێشنوێژ ئامینی کرد. دەبینین پێشەوای ابن حەزم فەرموویەتی سەبارەت بە وتنی ئامین هەروەکو باس کراوە پێشنوێژ و ئەو کەسەش کە بە تەنها نوێژ دەکات ئەیڵێن حکمەکەشی سنەتە بۆیان. و پاشان هەمان فەرمودەی باس کراوە هێناوەتەوە لەسەر وتەی. دووەم، حکمی بۆ ئەوانەی کە بە دوای پێشنوێژدا نوێژ دەکەن. واجب و پێویستە لەسەروانی کە بە دوای پێشنوێژدا نوێژ دەکەن. ئەوەش لەبەر فەرمانکردنی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم، هەروەکو لە فەرمودەکەدا هاتووە کە فەرموویەتی ئیذا قال الئیمام غەیری المەغضوب عەلەیهیم وەلەضالین فقولوا آمین، یان ئیذا ئامەن الئیمام فآمینوا، کە ئەمەش هەردووک بەڵگەن لەسەر واجبێتی، چونکە كل أمر للوجوب ما لم تصرفه قرينة، واتا هەموو فەرمانێک بۆ واجبێتیە ئەگەر بەڵگەیەک نەبێت ئەو واجبێتیە بگۆڕێت بۆ سنەت. بۆیە دەبینین پێشوا ئیبن حەزم فەرموویەتی سەبارەت بە وتنی ئامین واجب و پێویستە لەسەر ئەوانەی کە بە دوای پێشنوێژدا نوێژ دەکەن کە بڵێن ئامین و ناشبێت وازی لێ بهێنن. دەنگ بەرزکردنەوەی پێشنوێژ و نوێژخوێنان دوای پێشنوێژ تیایدا. سنەتە پێشنوێژ دەنگی بەرز بکاتەوە بە وتنی ئامین دوای تەواوبوونی خوێندنی سوورەتی ئەلفاتیحە. لا ئەبوو هورێرەوە خوا لێ ڕازی بێ دەجێڕنەوە کە فەرموویەتی پێغەمبەری خوددا صلی الله عەلەیه وسلم کە کۆتایی بە خوێندنی سوورەتی ئەلفاتیحە بهێنایە دەیفەرموو ئامین. ئامین و دەنجی تیایدا بەرز دەکردەوە و درێژ دەکردەوە. لەم فەرمودەدا ئەوەمان بۆ ئاشکرا دەبێت کە سنەتە پێشنوێژ دەنگ بەرز بکاتەوە بە وتنی ئامین و ئەمەش وتەی پێشەوایان شافعی و ئەحمەد و ئیسحاق جگە لەوانیشە و لۆچوونی پێشەوا بوخاریشە کە لە سەحیحەکەیدا ناونیشانێکی نووسیوە بەم شێوەیە باب جەهری الئیمامی بالتەئمین و چەندەها ئەثەر و فەرمودەی هێناوەتەوە لەسەر ئەو وتنە. و پێشەوە ئیبن حەجەری عەسقەلانی فەرموویەتی ئەگەر ئەوەمان لەلا جێگیر بوو کە پێشنوێژ ئامین دەکات و دەنگیشی تێدا بەرز دەکاتەوە لەو نوێژانەی کە دەنجی تێدا بەرز دەکرێتەوە. هەروەکو نووسەر ناونیشانی بۆ داناوە مەبەستی پێشەوا بوخاریە کە وتەی زۆرینەی زانایانیشە بە پێچەوانەی وتەی کوفیەکان. ئەو ڕوایەتەش کە لە مالیکەوە دەکرێت کە فەرموویەتی بە بێدەنجی دەیڵێت لە هەموو نوێژێکدا ڕووی هەڵێنجاندنی بەڵگەش لە فەرمودەکەوە ئەوەیە ئەگەر ئامینی پێشنوێژ بیستراو نەبوایە لەلایەو کەسانی کە بە دوایدا نوێژ دەکەن ئەوانەیان دەزانی کە پێشنوێژ ئامینی کردووە. کەچی پێغەمبەری خوددا صلی الله عەلەیه وسلم وتنەکەی پێی وەس کردووە بە وتنی ئەوەوە. و زانای پایەبەرز محەممەد بن صالح العوثەیمین بە ڕەحمەت بێت فەرموویەتی سەبارەت بە پێشنوێژ ئاشکرا کە بە دەنجی بەرز ئامین دەکات چونکەوە جێگیر و سەلمێنراوە لە پێغەمبەری خودداوە صلی الله عەلەیه وسلم. ئەوەش لە فەرمودەیەدا کە تێیدا فەرموویەتی ئیذا ئەمەن الئیمام فەئەمینوا، واتەگەر پێشنوێژ ئامینی کرد ئەوە ئێوەش ئامین بکەن. دەبینیت پێغەمبەری خوددا صلی الله عەلەیه وسلم ئامینەکەمانی پەیوەست کردووە بە ئامینی پێشنوێژەوە. جاگەر ئامینی پێشنوێژ بیستراو نەبووایە لە لامان ئەوە پەیوەستکردنی وتنی ئێمە بە وتنی پێشنوێژەوە هیچ سوودێکی نەبوو بەڵکو قورسکردنەوە بوو لەسەر ئومەتەکەی. لەگەڵەوەشدا پێغەمبەری خوددا صلی الله عەلەیه وسلم دەنجی بەرز دەکردەوە بە وتنی ئامین و دەنجیشی پێدرێژ دەکردەوە. هەروەها ئەو کەسانش کە بە دوای پێشنوێژدا نوێژ دەکەن دەنجی پێبەرز دەکەنەوە، هەروەکو هاوڵانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم دەنجیان پێوە بەرز دەکردەوە بە دوای پێغەمبەردا صلی الله عەلەیه وسلم. بە شێوەیەک لە مزگەوتەکەدا دەنجی دەدایەوە. ئەو سنەتە سنەتێکی جێگیر و سەلمێنراوە.
شوێن و کاتی وتنی ئامین. پێشنوێژ دوای تەواو خوێندنی سوورەتی ئەلفاتیحە ئامین دەکات. ئەوەش لەبەر ئەو فەرمودەی کە لە ئەبوو هورەیرە دەجێڕنەوە خوددا لێ ڕازی بێت فەرموویەتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کە کۆتایی بە خوێندنی سوورەتی ئەلفاتیحە بهێنایە دەیفەرموو ئامین و دەنجی تیادا بەرز دەکرد و درێژ دەکردەوە. زانای پایبەرز محەممەد بن صالح العوثەیمین بە ڕەحمەت بێت فەرموویەتی ئەگەر وترا کەی دەبێت ئامین بکرێت ئەوە وەرام ئەوەی کە بوترێت سەبارەت بە پێشنوێژ ئەگەر کۆتایی بە سوورەتی ئەلفاتیحە هێنا دوای وتنی وەلەضالین ئامین دەکات. هەروەها ئەو کەسانش کە بە تەنها نوێژەکانیان ئەنجام دەدەن بەڵام سەبارەت بەو کەسانەی کە بە دوای پێشنوێژدا نوێژ دەکەن ئەوە پێویستە وتنەکەیان لەگەڵ وتنی پێشنوێژدا بێت، ئەوەش بە کۆی هەموو ئەو فەرمودانەی کە لەو بارەیەوە هاتوون و ناشبێت پێشی بکەون بە هیچ شێوەیەک، هەروەکو زۆرینەی مسلمانانی ئەمڕۆ ئەنجامی دەدەن چونکە ئەو پێشکەوتنە پێچەوانەی سونەتە. زانای پایبەرز محەممەد بن صالح العوثەیمین بە ڕەحمەت بێت فەرموویەتی سەبارەت بەو کەسانەی کە بە دوای پێشنوێژدا نوێژ دەکەن هەندێک لە زانایان فەرموویانە لە کاتێکدا ئامین دەکەن کە پێشنوێژ لە ئامینەکەی دەبێتەوە، بەڵگەشیان ڕووکەشی ئەو فەرمودەیەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم كفرميتي إذا أمن الإمام فأمنوا وفرميانا أما وق أو فرموديك بيغمبر صلى الله عليه وسلم فرميتي إذا كبر فكبروا زادراویشە کە الله ئەکبەر ناکەی تاکو پێشنوێژ لە الله ئەکبەر کەی نەبێتەوە بۆیە واتای فەرمودەی ئیدا ئەممەنا واتە ئەگەر لە ئامینکردنەکەی بووەوە، بەڵام ئەو وتەیە لاوازە چونکە بە ڕاشکاوی لە گوێیەکی تردا باسکراوە ئیدا قال الإمام ولا الضالين فقولوا آمين ولسلم واتا إذا أمن واتا أجر جشتا أويك آميني لسر بكريت كوتني ولا الضالين يان دز بكات بوتني آمين إيوة آمين بكن بوي لقلي دابن بلام هنديك زار جويبيستي هنديك كومل دبين كپلا دكن بشيوك پێشنوێژ هێشتا نەگەیشتوێتە پیتی نون لە وەلەضالینەکەدا دەبینیت ئەوانەی کە بە دوایدا نوێژ دەکەن ئامینیان تەواو کردووە. ئەمەش پێچەوانەی سونەتە و جۆرێکە لە جۆرەکانی پێشکەوتنی پێشنوێژ چونکە پێشنوێژ نەگەشتۆتە ئەو شوێنەی کە ئامینی لەسەر بکرێت کە ئەویش لێبوونەوێتی لە وەلەضالین. خاوەن پەرتووچی عون المعبود فرميتي إذا أمن الإمام فأمنوا وجمع الجمهور بين الروايتين بأن المراد بقوله إذا أمن أي أراد التأمين ليقع تأمين الإمام والمأموم معه وتزورني زانان بوشيوي هردو الروايات كان كوكردوتوا كما بس بأو فرمودي بيغمس صلى الله عليه وسلم كفرميتي إذا أمن ئەوەی ئەگەر ویست و مەبەستی ئامینکردنی هەبوو بۆ ئەوەی ئامینی پێشنوێژ و شوێن کەوتوانی لەگەڵ یەک بن. بۆیە زانای پایەبەرز محەممەد ناصرالدین الئەلبانی بە ڕەحمەت بێت فەرموویەتی وتنی ئامین لە پاش پێشنوێژەوە بە ئاشکرا و لەگەڵ ئامینی پێشنوێژدا دەبێت، نابێ پێشی بکەون بە وتنی ئامین هەروەکو کردداری زۆربەی مسلمانانە و ناشبێ لێی دوا بکەون. ئەمەش دواوتەیە کە بەڕەوای دەزانم و لە زۆر لە نووسراوەکانماندا باسم لێوە کردووە لەوانە سلسلة الأحاديث الضعيفة 952 صحيح ترغيب و ترهيب مجلدی 1/205 و حکمەتیش لەم هەوڵەدا بۆ یەکگرتنەوەی وتەی پێشنوێژ و شوێن کەوتوانی لەگەڵ وتنی فریشتەکان ئەوەیە کە ئیبن المنیر فەرموویەتی الحكمة في إثبات الموافقة في القول والزمان أن يكون المأموم على يقظة للإتيان بالوظيفة في محلها وتا حكمت بو يقرتني أوتنا ليكاد داو شوين دا بو ويك شوين كوتواني بيشنويش بآقابن بو أنجام داني أو قفتارا لشويني خويدا. شوازي وتني آمين ئەو شێوازە هەڵانەی کە تێیدا ئەنجام دەدرێت پیتی ئەلفی وشەی ئامین درێژکردنەوەیکی تێدایە پێی دەوترێت مەدول بەدەل کە دوو حرەکە درێژ دەکرێتەوە، هەروەکو چۆن پیتی سەرەتای وشەی ئادەم دەخوێنرێتەوە پیتی ئای وشەی ئامین دەخوێنرێتەوە.
نەک ئەوەی کە ئێستا دەبینیت نوێژ خوێنان زیاد لە خۆی درێژی دەکەنەوە و پیتی یا وشەی ئامین درێژکردنەوەیکی تێدا دەتوانێت 2 یان 4 یان 6 حرەکە درێژ بکرێتەوە و پیتەکانی تریە وشەیە وەکو شێوازی ئاسایی خۆیان دەردەبڕدرێن. بەڵام نوێژ خوێنان لە ڕۆژگاری ئەمڕۆدا چەند هەڵەیەک لە گۆکردنی ئەم وشەیەدا دەکەن، هەروەک لەم خاڵانەی خوارەوەدا ڕوون دەکرێتەوە. یەکەم، درێژکردنەوەی ئامین زیاد لە سنووری خۆی. شێخ مەشهور فەرموویەتی کە درێژکردنەوەی ئەلفی سەرەتای وشەی ئامین کە پێی دەوترێت مەد البەدل زیاد لە 2 حرەکە، بەڵکو جاری وهەیە لە هەندێک مزگەوتە دەیگێنن بە 6 حرەکە. دووەم، گرتنی پیتی میم تەشدیدکردن و دەربڕینی بە شێوەیەک وەکو ئەوەی کە پیتێکی دووبارەوە بوو شەددەدار بێت. گۆگرتنی وشەی ئامین بە شێوەیەک کە پیتی میمی وشەکە وا دەرکەوێت کە 2 پیتە ئامین. گۆگرتنێکی هەڵەیە، لەو کاتەدا بەم شێوە بەرگوێ دەکەوێت ئامین و ئەم شێوەی ژواتای وشەکە دەگۆڕێت، هەروەکو دکتۆر سەعید ئەبوو حەبیب گوتوویەتی. کەواتە لەم بارەدا واتاکەی دەگۆڕێت بۆ قاسدی نەئیلەیک، واتە مەبەستمان هاتن و سەردانی تۆیە. بۆیە دەبینین ئەو شێوازە حرامە و ڕەنگە ببێتە هۆی پوچەڵبوونەوەی نوێژەکەشی. سانای پایەبەرز محەممەد بن ساڵح العوثەیمین بە ڕەحمەت بێت فەرموویەتی شەرعزانان فەرموویانە ئەگەر پیتی میم شەددە بکرێت لە ئامینەکە نوێژەکەی پوچەڵ دەبێتەوە، چونکە واتاکەی لەو کاتەدا دەبێتە قاسدین، واتە مەبەستمان هاتن و سەردانی تۆیە. بۆیە دەفەرمونون حرام و قەدەغێ پیتی میم شەددە بکرێت و نوێژەکەشی پوچەڵ دەبێتەوە، چونکە بەو کردارەی وتەیەکی وتووە کە وتەی مرۆڤە. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. بەڕێزان و خۆشەویستان، بەم جۆرە هاتینا کۆتایی بابەتی خوێندنەوەی کتێبی 3 باسی گرنگ لە باسەکانی نوێژ، بە هیوای ئەوەین ببێتە جێی سوود و کەڵک بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست، مایەی سوود و پاداشتیش بۆ ئێمە. داواکارین لە پەروەردگار لێمانی قبول بفەرمێت و داواکارین لە ئێوەش لە نزای بەخێری خۆتان بێبەشمان مەکەن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.